ئەمڕۆ هاتین سەردانی ئەم جێگایەمان کرد زانیمان ئەم ڕێکخراوە کە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانە منظمەت حیمایەتی طفل لێرە ئەمڕۆ موچە دابەشەکات هاوکاری دابەشەکات دیارە ئەوەی ئەمڕۆ لەم ڕێکخراوە بینیمان بەڕاستی دڵخۆشی کردین گوێمان لەو خەڵکە بوو کە قساکەن بە لە هەموو پێکاتەکانی تایە لە عەرەبی تایە تورکمانی تایە مەسیحی و شیعە و سوننە و هەموو پێکاتە ڕەسەنەکانی ئەم شارە لێرە مستەفید بوونەوە سوودمەند بوونە لەم ڕێکخراوە ئەمە دیارە لەگەڵ ئیشەکەی ئێمەیە زۆر لە یەکەوە نزیکە و زۆر کار لەسەر ئاشتەوایی گشتیەکە کار لەسەر پێکەوە ژیانەکە کار لەسەر ئەواکاکە ینی سیرکە ئەم خێزانانەی کە لێرن ماوەی 18 ساڵە لێرە سوودمەند بوونا بۆ مناڵەکانیان گەورە بووە ئێستا مناڵی بچووکیان هاتۆتە پێشەوە موچەیان هەیەەوە بەدەر لە موچەکەشیان ئەم ڕێکخراوە دیارە منەمە لە زمانی خۆیانەوە بیستم ئەم ڕێکخراوە ئەچێ سەردانیانەکە لە ماڵەوە ئاگای داموو کێشە و گرفت و معاناتەکانیان هەیە مناڵیان نەخۆشە لەسەر ئەرکی ئەم ڕێکخراوە چارەسەر وەرەگرێ و عیلاج وەرەگرێ ئەمانە چۆنەڵێ بەرنامە و نەهجی جەنابی مام جەلالە کە هەمیشە دەستی درێژ کردووە و دەستی هاوکاری درێژ کردووە بۆ هەموو پێکاتەکانی کەرکووک بە بێجیاوازی دیارە ئەمە لەگەڵ ئەو خاڵەیە یەکە گرێتەوە کە ئێمە لە کەرکووک لەسەر چەکۆ گوڵەکەی جەنابی مام جەلال کار بکەین و سیاسەت بکەین.